کۆمەڵگای کوردی بە تەواوەتی شێوە هەر گەڕەکە و حیزبی خۆی هەیە، هەر گەڕەک و کوچە و کۆڵانێک حیزبی خۆی هەیە، تەلەڤیزۆنی خۆی هەیە، میلیشیای خۆی هەیە. ئەوە ژیان نییە بەڕاستی. بەچمە سەر سایتەکان هەر هاواری کوشتن و سووتان و بڕین و کۆمەڵی خەڵک لە سلێمانی خۆی خینکانە و کۆمەڵی سووتا و کۆمەڵی کوژرا و فڵان گیرا و فڵانتی هەڵڕا و هەر کەسە حکوومەتێکە بۆ خۆی کۆمەڵی هەڕەشە لەسرە، هەڕەشەی دینی، هەڕەشەی سیاست، هەڕەشەی لایەنگیری. هەچ کەسێکیش هەڵەسێت ئەوێ بووکە بە وەسیلەیەک بەدەستیەوە بۆ حیزبەکەی خۆی. بستێک نەماوە تۆ بە پاشیتیا بژیت، شوێنێک نەماوە تۆ بڕیت احتیفاظ دەکەم بەبێ لایەنی خۆمەوە، یا ئەبێ لەگەڵ حیزبا بیت، یا وەکو سیاسەتێکی ستالینیانە ئەوەی لە ئەوانی لەگەڵیانە نەبی تۆ ئەخەنە بەرەی دوژمنەوە. تۆ هەمیشە لە بەرەی دوژمنیت. هەر حیزبێکی کوردستان بگریت حەدی وەسەط نەماوە. کاتێکیش کە تۆ سەر بە لایەنێکیان بیت حتمەن دوژمنی لە چاوی لایەنەکەی ترەوە. وڵاتێکەوە هاتین، لە ژیانێکەوە هاتین، هەمووی خوێن ڕشتن، هەمووی مەیت. 10 ساڵ لە وڵاتێکە تۆ بڕی تەعزیەوە بە بڕۆ سەرخۆشی لە خەڵکە بڕۆ. ئەو لە هەفتەیە کاتە تەعزیە بچۆشتیوان لەکوێیە؟ لەسەر بەحرێکی نەوت بیت ئەم هەموو بێدادی و نەعەدالەتیە ببینیت. مەحکوم بین بە تووڕەیی. ئەوانەیانەوێت چەقۆش لێن و تووڕە نەبیت، ئەوانەیانەوێت نانت ببڕن و تووڕە نەبیت، ئەوانیانەوێت ڕاپۆرتە لێوەن و تووڕە نەبیت، ئەوانیانەوێت دوژمنایەتی بکەن. دوژمنایەتیش لەسەر چی؟ لەسەر ئەوەی تۆ شیعری جوانە نووسیت، لەسەر ئەوەی خەڵکە خۆشەوێت، لەسەر ئەوەی کە پشتت کردووەتە پارە و سەرۆت و سامان و خۆشەویستی خەڵکەکە هەڵبژاردووە. بە ئەوانیش وا بوونایە، بە ئەوانیش بڵیان بە خەڵک سووتایە، خەڵکیان خۆش بویستایە بۆی خەڵک خۆشی بین. ئێمە خۆمان لە مێژێکی پیس و پۆخەڵ و ترسناکەوە هاتوین. کاتێ دێن سەرکردەکانی ئێمە بەرام بە غاندی و بە ماندێلا بەراورد دەکەنەوە گەورەترین غەڵەتە لە خۆیان. کتەبە لە هەموو شتێک غاندی بەس بە ئاشتی، بەس بە برسیکردنی خۆی توانی وا لە میلەتەکەی کە عەلە لەقەڵ جلوبەرجی ئینگلیز نەکرێت، توانی 1 ملیار بەشەر ڕزگار کات، دەیتوانی بە هەفتە نان نەخوات. تاکە منفەزیە، تاکە پەنجەرەیە بۆ ئاسوودەی ئینسان. فەلسەفە شەرقیەکانە، فەلسەفەی بودایە، ئەو شتانەیە کە لەلایەن تەیارە دینەکانەوە بێزراوە، تەسەووفە، ئینسان بوونە. تۆ کاتێ تەمەنێکی درێژ لە ئینسان بوونا سەرفەکەیت و لوتە تەقێتەوە بە لوتی کۆمەڵێک ئەنزیمەی سەخیف و کۆمەڵێک چەوسانەوە و کۆمەڵی عادات و تەقالیدی بۆ گەنەوە. ئالێرەوەیە کە تۆ مەحکومی بە تووڕەی، ئالێرەوەیە کە تۆ ناتوانانی کۆنتترۆلی تووڕەی خۆت بکەیت. هیچ شتێک لەگەڵ سروشتی ئینسانان نییە. من نەخۆشم، بەڵام نەخۆشەکەی من نییە. نەخۆش زەرەری بۆ خۆم بۆ چێکم کرد، زەرم بۆ بەرامبەر نەبووە، زەرم بۆ کۆمەڵگا نەبووە. ئەو منی من ئاشبەتاڵم بە شۆڕشەکانی کورد نەکردووە، من من شاعیرێ بوو، من حیزبمدا نەناوە تا خەڵک مەحاسەبەم بکە، تا داوای مۆقیفم لێ بکە. پۆستیشم نەبوو کەسانێک کە خۆشیان ویستم، پێویستیان بۆ نەبوو مجاملە بکەن. نە وەزیر بووم خەڵک دامەزرێنم، نە مودیر عام بووم، نە پارەیەکی زۆرم لە دەستا بووە، نە دەوڵەمەند بووم، نە کۆمپانیا و ممتەلەکاتم هەیە تا خەڵک ماستاوم بۆ بکە. بە شێوەیەکی نۆرماڵ کەسانێکی زۆر خۆشیانەیەم، خۆشم ویستون، ئێستاشی لەسەر بێت، هەر خۆشەویستی شیعاری منە. ئیمانم بۆش بۆت کە ئەڵێت ئامادەم خۆم بەم بە کوشت لە پێناوی ئەوە ئەو شتێ هەتە بێڵێ ئەگەر دژی منیش بێت. کوچگەرایی بڕوابوون بە بێهودەی لە خۆڕە نەهاتووە، بنەمای تایبەتی خۆی هەیە. کە ژیان هەر لە پێش ئەفلااتونیشەوە تا ئەمڕۆ تەفسیرێکی مەنتیقی بۆ ژیان نییە. بەڵام ئەمە بەمانای ئەوە نایەت خەبات نەکەیت و تێ نەکۆشیت. بەڵام ژیان خۆی لە ئەوەڵیەوە تا ئاخری پوچگەرایە، هیچ مانایەک و هیچ منتیقێک نییە بۆ بەردەوامبوونی ژیان بەم شێوەی کە ئێستاە. ژیان هیچ تامێکی تێ نەماوە. ژیان چییە؟ ژیانی ئینسان خۆی تۆ کە کاتێکی ئەژیە گەر ژیانێکی زۆر نەرماڵیش بژی، بێجگە لە نەخۆشی دەرەچەکان، بێجگە لەوەی معڕەزی بۆ کۆمەڵی نەخۆشی کۆمەڵی سەدەمات، بۆیە هەمیشە لەبەردەم کارەساتیت. چ کارەساتیەوە بێ بچ بە گولە بکوژێ وەکو لای خۆمان، چ ئەوەی ماشێنە بکا بەژێرەوە، چ ئەوەی سەرخۆشە چوارچەقۆت لێبات. تۆ کە بێژگە لەوەی خۆشیان تکرارێکی بێهودەیە. ئیسان عمرێکی معەنەژی باشە بتۆ بۆ بێ عمرە وەکو بۆ نێڵە وەکو چۆن درەختەکان گوڵک ئەگەشێتەوە و لە خونچەیەوە ئەگەشێتەوە ئەبێ بە گوڵ و حیاتی سروشتی خۆی باتە سەر. بەڵام لەگەڵەوەشا کە تۆ عمر تۆ هەمیشە ناشزانی بۆ لەدایک بووی، بێهودەی لە خۆڕایە و ناتۆ.
چرکە گۆر فۆیلسۆفی گەورەی دەڵێ من چییە من چیەکەم لێرە ئەگەر لەسەرمە دەورێ بجێڕم ئەمێ دەرهێنەر ببینم کوا دەرهێنەر تۆ لە ئەزەلەوە لە پێش ئەفلااتونەوە لە ئەفلااتون و پێشتیشەوە تا ئەمڕۆ کەس وەڵام تەفسیرێکی منطقی نییە بۆ ژیان تۆک ئالەیت و ئەڕۆیت تۆ لە ناو کۆمەڵی سراعاتای لە ناو ذاتی خۆتە هەل لە لایەنە دەرونیەکەی فرۆیدەوە لە بەرزەمن و نزمەمن و ئەنای عولیا و ئەنای سوفلا و ئەنجا کۆمەڵ کۆمەلگا هەمیشە نەخۆشە پافلف قەت ئیمانی بۆ نەبوو دەرمان بەمە نەخۆشەکانی چونکە یوت ئەیخەیتەوە ناو عینی کۆمەلگا عینی خانەوادە عینی عایلە عینی دەوروبەر وەکو خۆی لێتەوە نەخۆشیەکان نەخۆشی دەرونیەکان هەمووی نەخۆشی کۆمەڵایەتی نەخۆشی ئەمڕۆ نەخۆشی سەرمایەداریە شیزۆفرینیا کە مەشهوورترین نەخۆشی و من گەورەترین نیسبەتی هەیە کۆمەلگایەکی نەخۆش کۆمەلگایەکی دڕندا خەڵکانێک دێن لە جاتی تۆ بیرەکەنەوە لە جاتی تۆ بڕیارێن لە جاتی تۆ شەڕەکەن لە جاتی تۆ ئاشتیەکەن بە ناوی تۆ ئیدعای مرۆڤبوونەکەن لە کۆمەلگایەکە ئەو خەڵکانە ئەشکوژن و تازیەشی بۆ گرن و پرسەشی بۆ گرن و شعاریشی بۆ هەڵەواسن و خۆمان نەخڵەتێنین چی حساب بۆ شتە ناسکەکانەکە کەسێک چۆکو هەرمان هێسا بۆ هەموو ناسکی بۆ هەموو جوانیەوە کەسێک چۆکو بووتە ئەم وڵاتەش سەخیفە ئەم سویدە زۆر وڵاتێکی سەخیفە کەسانێک کە تیرۆریزمون کەسانێک کە لە حرەکە ئیسلامی ئوسووریەکانە خەڵکیان سەربڕیوە سێکە زەمانەتیان هەیە سێرەکەی سۆسیالیان هەیە ئەم شوێنی توی بینی پڕ لە دەست ئەوانەی هەڵقەکانیشان لە قاچە تیانە لەومان وێ 50 جار گیراوە وەکتەم ڕژایە دەشتی گیانمەوە دەستی خۆزگەمی خستانێم دەستی وەکتەم ڕژایە دەشتی گیانمەوە دەستی خۆزگەمی خستانێم دەستی وێنەی دوو دڵ و تیرێکمان هەڵکەن لەسەر قەدی ئەو دارە خەوانە توخوا تۆ بڵێ ئەو دارەما بێ یان ئەوی سووتوی سەرگۆڕەکانە توخوا تۆ بڵێ ئەو دارەما بێ یان ئەوی سووتوی سەرگۆڕەکانە
حەمامە ڕوسمان لە مەزادخانەی هیچ سیاسەت و هیچ حیزبێکە خۆی نابینێتەوە لەم پەڕی چەپە بۆ پەڕی ڕاست لەم پەڕی لیبرالەوە بۆ پەڕی ئیسلامی تۆ من ناتوانم خۆم هەڕاست بکەم هیچ شتێک من و پۆڵۆتیک نابەستێ بەیەکەوە من ناتوانم بیر و بۆ چوون و ئەندێشەکانم لە قاڵب بم هەموو گەردون هێشتا بۆ بیرکردنەوەی من کەمە من لە وڵاتێکەوە هاتووم هەر بە زیینەتی بزینە بە چاڵیان کردم هەر بە زیینەتی خەونەکانی ئێمەیان کوشت هەر بە زیینەتیش پێی گەرمان بوو منم ژەنەراڵی پاییز منی هەرگیز ئۆقرەنەدی و ژەنەراڵم ژەنەراڵی هەزارەها داری ڕوت و ملیارەها گەڵای وەری و منم ژەنەراڵی پاییز کاسکێتەکەی سرم هەورە و ئەستێرەکانی سەر شانم چەنگەڵایەک بە ڕەنگی زی و پاڵتۆی بەرم کزەبایە و شمشێرەکەم لقی درەختێکی ڕزی و منم ژەنەراڵی پاییز درەختی ڕوت ئەم نازناوی خەڵات کردم منیش نازناوی شەهیدم دا بە گەڵای هەڵوەری و کردمە تا کە ئازیزم لە یەک ساتە خۆم کۆرپەی گەڵا ڕێزان و هەرخۆشم باوکی پاییزم منم ژەنەراڵی پاییز خوێنێکی زەر بە نێو دەمارما دەگەڕێ و چاوم هەروەک هەورنم ناک تەنیا من بووم کە لە تابوتی شوشەدا چەندین گەڵام سپار بە خاک منم ژەنەراڵی پاییز من بووم لەگەڵ زریانی بیرچوونەوەدا کەوتمە جەنگ و زۆر گەڵام دەرهێنا لە چنگ من بووم شەوی گەڵاکانم خستە ژێرباڵی تریفە و ورشەی گزنگ منم ژەنەراڵی پاییز پاییز بەبێ من هەتیوە و من بموتم بەڵێ تەرمی نسەی سەوزە گەڵای وەریوی کۆچ کرد و تەنیا منم کە لە میحرابی پاییزە بۆ گیانی زیندوی گەڵاکان نوێژی شەیددا بەستم ناوی نانێم نوێژی مردوو